لەگەڵ میوانەکەم لە شاری هەڵەبجە. خات و چرۆ وەک پێشتر ئاماژەمان پێدا بڕیارە لە دوای مەراسیمی چلەی ئیمام حوسێن پرسی بە پارێزگابوونی هەڵەبجە بچێتە قۆناغێکی نوێەوە. ئەم گەشتبینیە لەکوێوە سەرچاوەی گرتووە؟ سڵاو لەیەوە لە بینەرانی بەڕێز. پرسی بە پارێزگابوونی هەڵەبجە سوپاس بخوا کە پرۆژه یاسای بە پارێزگابوونی هەڵەبجە خوێنەوەی یەکەم و دووەمی بۆ کراوە و بە بێکێوشە کۆتایی هاتووە. هەرچەنە لە خوێنەوەی دووەمە هەنێک کێشە و گیرگرفتی بۆ دروست بوو کە چەندین پەرلەمانتار ژمارەیەک پەرلەمانتار ئیمزایان کۆ کردەوە بۆەوەی کە کێشەیەک یاخۆت خوێنەوەی دووەم لە پرۆژه یاسای بە پارێزگابوونی هەڵەبجەیە نەکرێت. بەڵام سوپاس بۆ خوا کە هەر لەو کاتەیە سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان بەڕێز کاک باڤڵ هەر دوای چەند کاتژمێرێک سەردانی شاری بەغدای کردو بۆ ئەوەی ئەو کێشەیە تێپەڕێت. گەشتبینی ئێمەوە لەوە سەری کردووە وەک ئاماژەم پێ خوێنەوەی یەکەم و دووەمی تەواو بووە لەگەڵ هەموو ئەو لایەنانە کۆبوونەتەوە وەکو فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەو لایەنانەی کە ناکۆک بوون یاخود کەمێک کێشیان هەبوو بەرامبەر بە پارێزگابوونی هەڵەبجە. ئێمە وەکو فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان لەگەڵ سەرجەم ئەو لایەنانە لایەنە شیعەکان لایەنە سونیەکان و سەرجەم فراکسیۆنە کوردیەکان کۆبوونەوەمان کردووە تاوەکو پرسی بە پارێزگابوونی هەڵەبجە لەم خولەی پێنجی پەرلەمانە ئیشەڵا کۆتایی بێت و ببێتە یەکێک لە پارێزگاکانی هەرێمی کوردستان، چوارەمین پارێزگا و نۆزدەمین پارێزگا لە عێراقا. لەبەر ئەوەی پرۆژه یاسای بە پارێزگابوونی هەڵەبجە وەک ئاماژەم پێ خوێنەوەی یەکەم و دووەمی بۆ کراوە هەموو ڕێکارە یاسایی و ئیداریەکانیشی تەواو بووە. بەڵێ کەواتە خات و چرۆ هەوڵەکانی بەڕێز سەرۆکی یەکێتی ئەنجامی باشی لێکەوێتەوە بە تایبەت وەک پێشتر باسمان کرد لە دوای مەراسیمی چلەی ئیمام حوسێن. بەڵێ بەدڵنیاییەوە هەوڵەکانی کاک باڤڵ سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان وەکو هەڵەبجە و هەڵەبجەیەکان بەرزەنرخێنین کە هەر لە سەرەتای دەست بەکاربوونی ئەم خولەی پێنجی پەرلەمانەوە هەموو پەرلەمانتاران و ئەم خولەی چۆنەڵی ئاگادار کردوەوە کە پرسی بە پارێزگابوونی هەڵەبجە بەڕاستی بە خەمێکی گەورەی خۆمانی بزانین و ئێمە لە پرسی بە پارێزگابوونی هەڵەبجەیە بەڕاستی ئێمە خۆمان بە خاوەنی ئەم پرۆژەیە ئەزانین بەدەر لە هەموو مزایدەیەکی سیاسی لەبەرەوەی کە چۆنەڵی نوێنەرەکە سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان نوێنەرەکانی ئاگادار کردوەوە بە تایبەت ئێمە کە نوێنەری ئەم دەربارەی لە پرسی بە پارێزگابوونی هەڵەبجەیە لەم خۆلەی پێنجی پەرلەمانە کە لەگەڵ سەرجەم لایەنەکان و فراکسیۆنەکان کۆبوونەوەمان کردو بۆ ئەوەی لەم خۆلەی پێنجی پەرلەمانە ئەم بابەتە کۆتایی بێت لەبەرەوەی کە پارێزگا تەنها پاشگیری پارێزگا بچووکترین وەفایە بەرامبەر بە 5,000 شەهید کە لەم شارەیە شەهید بوون بەرامبەر بەوەی کە تاوەکو ئێستا بریندارانی چەکی کیمیاییمان هەیە کە بە ئێش و ئازارەوە ئەناڵێنن و ئەنفالمان هەیە لە هەڵەبجەیە بەڕاستی مناڵی ون بۆمان هەیە لەبەر ئەوەی کە پاشگیری پارێزگا بەڕاستی بچووکترین وەفایە بەرامبەر بە خەڵکی هەڵەبجە و نابێت بە پارێزگابوونی هەڵەبجە بەڕاستی ببەسرێتەوە بە هیچ لایەکی دیکەوە. من هەموو جار بە گەشتبینیەوە ئەواڵێم کە لەم خولەی پێنجی پەرلەمانە کە ئیشەڵا ئەو شانازی ئەدرێت بە ئەندامانی ئەنجومەنی نوێنەرانی عێراق کە هەڵەبجە ببێتە پارێزگا و ئیشەڵا لە ئایندەیەکی نزیکە دوای تەواوبوونی ئەم چلەی ئیمام حوسێن کە لە ئێستاە دەوام ڕاگیرەوە بە بۆنەی ئەو مەراسیمەوە دوای ئەوە هەوڵەکانمان تونتر ئەەکەینەوە جدیە بینە سەر کارەکانمان هەروەکوی هەموو کات کە گەڕاوینەوە هەموو کات نووسراومان ئاراستەی بەڕێز سەرۆکایەتی پەرلەمان و ئیمزامان کۆ کردوتەوە بۆ ئەوەی کە ئەم بابەتە تەواو ببێت. بەڵێ چرۆخان لە ماوەی ڕابردوودا چەند فراکسیۆنێکی سونە و شیعە داواکاری خۆیان هەبوو سەبارەت بە پارێزگابوونی چەند قەزایەک بۆ نمونە لە مووسڵ لە سەلاحەدین لە بەسڕە کە ئەمەش ڕێگر بۆ ئەوەی پرسی بە پارێزگابوونی هەڵەبجە یەکلا بکرێتەوە لە ئەنجومەنی نوێنەران. لە ئێستادا ئەم فراکسیۆنانە یاخود ئەم ئاستەنگانە چارەسەر کراوە؟ بەڵێ بەدڵنیاییەوە وەکوتم پێشووتر کێشە هەبوو کە هەنێک لە لایەنە برا عەرەبەکان لە سونە و شیعە ناوی چەند قەزایەکی دیکەیان ئەهێنا لە بەرامبەر بەوەی کە هەڵەبجە بێتە پارێزگا ئەو ناوچانەی دیکەش ببنە
پارێزگا ئێمە کێشەمان نییە هەر شوێنێک داوا ئەکات کە ببێتە پارێزگا بەڵام هەڵەبجە نابێ ببەسرێتەوە بە هیچ شوێنێکی دیکەوە لەبەر ئەوەی کە پاڵەبجە وەکوتم قوربانێکی زۆری یاوە تاوانێکی گەورەی بەرامبەر کراوە لە هەموو عێراقا ئەتوانم بڵێم ئەو تاوانێک کە بەرامبەر بە هەڵەبجە کراوە بەرامبەر بە هیچ شوێنێکی دیکە نەکراوە و هەروەها وتم 5,000 شەهیدمان هەیە مناڵی ونبوومان هەیە ئەنفالمان هەیە تاکو ئێستا بریناری چکی کیمیاییمان هەیە و تاکو ئێستا هەڵەبجە بەڕسمی قەرەبوو نەکراوەتەوە لەلایەن حکوومەتی عێراقیەوە کە پێویستە حکوومەتی عێراقی قەرەبووی مادی و معنەوی خەڵکی هەڵەبجە بکاتەوە بەڵام بەداخەوە تاکو ئێستا قەرەبوو نەکراوەتەوە و داوامان کردووە نووسراومان ئاڕاستی نووسراومان ئاراسی سەرۆکاتی پەرلەمان کردو و ئیمزاشمان بۆ کردوتەوە بۆ ئەوەی کە هەڵەبجە بە یەکێک بێ لەو ناوچانی کە قەرەبوو بکرێتەوە. بەڵێ خات و چرۆ من دوا پرسیارت ئاراستاکەم ئەگەر ئەم پرسە لە ئەنجومەنی نوێنەرانی عێراقێک لای کرێتەوە هەڵەبجە بێ بە پارێزگا پرسیارەکەم ئەوەیە لەسەر ئاستی عێراق چی ئیمتیازاتێک بە هەڵەبجە ئەسپێرێت؟ وەکو هەموو پارێزگاکانی دیکە چۆن هەولێر بێتە پارێزگایەکە لە عێراق یاخود سلێمانی ئێمە ئەو کاتە ئەتوانین سوودمەند بین لە زۆربەی ئەو مافۆ ئیمتیازانی کە هەموو پارێزگایەکی دیکە هەیەی و زۆربەی زۆری فەرمانگۆ بەڕێوەبەرایەتیمان هەیە کە ئەبێت لە پارێزگایەکە هەبێ بەداخەوە کە تاکو ئێستا نیمانە لەو کاتەیە ئەمە ئەتوانین وەلو بودجەی پارێزگاکان سوودمەند دەبین ئەتوانین دەستێکی ئاوەدانکردنەوە بۆ شاری هەڵەبجە زیاتر چۆنەڵێ ئاوەدانی بە شارەکەمانەوە دیار بێت کە تاکو ئێستا بەڕاستی بە پێویست ئاوەدان نەکراوەتەوە بە هەروەها حکوومەتی عێراقی بە ڕسمی قەرەبووی هەڵەبجەی نەکردوتەوە. بەڵێ خات و چرۆ حەمەشەریف ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە فراکسیۆنی یەکێتی سوپاس لە هەڵەبجە لەگەڵمان بووی سەرکەوتوو بن.